خۆشتان لێبێ خوێندکارانی پۆلی 8 ئەمڕۆژ باسی وانەیەکی تازە ئەکەین. Chapter 4 Lesson 8 Page 158 Box and Whisker Plot ڕوونکردنەوەی Box and Whisker. Box and Whisker plot use a number line to show the distribution of a set of data. ڕوونکردنەوەی Box and Whisker هێڵی ژمارەکان بەکار ئەهێنێت یا بە پشتبەستن بە هێڵی ژمارەکان دابەشکردنی داتاکانمان بۆ ئەخاتە ڕوو. How to make a box and whisker plot. چۆن وێنەی ڕوونکردنەوەی Box and Whisker دروست دەکەین. First, put the data in order from smallest to largest. یەکەم جار داتاکانمان لە بچووکەوە بۆ گەورە ڕیز ئەکەین and divide the data into 4 parts using quartiles. و داتاکەمان دابەشەکەین بۆ 4 بەش بە بەکارهێنانی چواریەکەکان کە ئەمانن. Median or middle quartile ناوەڕاستە یان پێشی ئەوترێت چواریەکی ناوەڕاست. Divide the data into a lower half and upper half. داتاکەمان بۆ ئەکا بە دوو بەشەوانێ کە چی و چین؟ بەرزترین نیوە و نزمترین نیوە. نزمترین نیوە لەگەڵ بەرزترین نیوەیە. میدیەن داتاکەمان بۆ ئەکا بەم دوو بەشەوە. Lower quartile نزمترین چواریەک is the median of the lower half. و چارەکێکی ترمان هەیە چواریەکێکی ترمان هەیە کە چییە؟ نزمترین چواریەکە کە بریتیە لە چی؟ لە ناوەڕاستە بۆچی؟ بۆ نزمترین نیوە. And the upper quartile و بەرزترین چواریەکمان هەیە کە چییە؟ is the median of the upper half. و ئەمیش بریتیە لە ناوەڕاستە بۆ چ شتێک؟ بۆ بەرزترین نیوە. پاش ئەوەی کە بە چارەکەکان ئەم داتایانەمان کرد بە 4 بەشەوە، ئەنجا چیەکەین؟ Find the least and greatest value. بچووکترین و گەورەترین بەهاش ئەدۆزینەوە و وێنەکە ئەکێشین. Box and Whiskerەکە دروست دەکەین. ئەگەر دیقەت بن لەوانەی ئەم ڕۆمانە پێویستیەکی زۆرمان بە میدیەنە. In the previous lesson we learned that how to find median. We say that median is a middle number. ئەو ژمارەیە کە ئەکەوێتە ناوەڕاستەوانێ. And we say that if there are an odd number of data item, so we have one number in the middle. ئەگەر ژماری داتاکەمان ئۆد بوو یەک ژمارە ئەکەوێتە ناوەڕاستەوە بێ بە میدیان. If there are an even number of data item, ئەگەر ژمارەکەمان even بوو we have two number in the middle. دوو ژمارە ئەکەوێتە ناوەڕاستەوە. وتمان چۆن لەو کاتەیە میدیانە دۆزینەوە کە داتاکەمان even بێ؟ take a mean of this middle two. مین بۆ ئەو دوو ژمارەیە ئەدۆزینەوە کە ئەکەونە ناوەڕاستەوە. بەم شێوەیە میدیان ئەدۆزینەوانێ. ئێستاش ئێگزامپڵی یەکەم. Example 1. How to make a box and whisker plot. چۆن ڕوونکردنەوەی Box and Whisker plot دروست دەکەین. Use the data to make a box and whisker plot. ئەڵێ ئەم داتایە بەکار بێنە بۆ دروستکردنی Box and Whisker plot. داتاکان بەم شێوەیەن. 26 17 21 23 19 28 17 20 29. بەم شێوەیە داتاکان. وتمان بۆ دروستکردنی سەرەتا چیەکەین؟ First, rearrange the data from smallest to largest. مان لە بچووکەوە بۆ گەورە داتاکان ڕیزەکەین. ئێستاش بەم شێوەیە ڕیزیەکەین. 17 is the smallest data. After that we have 17 19 20 21 22
23 23 26 28 29 بەم شێوەیە لە بچووکەوە بۆ گەورە ڕیزیەکەین. دوای ئەوە وتمان چیەکەین؟ کوارتەڵسەکانە دۆزینەوانێ کە چی بوون؟ یەکەم دانە میدیەن بوو. میدیەن واتە ناوەڕاستە. وتمان میدیەن چۆنە دۆزینەوە؟ وتمان ئەکەوێتە ناوەڕاستی داتاکەمانەوە. is the middle number. We have 1 2 3 4 5 6 7 8 9. We have 9 data item. So 9 is odd. So we have one middle number. یەک ژمارەمان هەیە لە ناوەڕاست کە وتمان بەم شێوەیە ئەیدۆزینەوە کە ئەویش چەنە؟ ژمارە 21. is median. وتمان چی؟ وتمان median divides the data into lower half and upper half. داتاکەمان بۆ کا بە دوو بەشەوە کە چی بوو؟ lower half و upper half. وتمان میدیەن بۆ lower half ئەبێ بە چی؟ ئەبێ بە lower quartiles. بۆ lower half median چۆنە دۆزینەوە؟ we have 4 numbers. 4 is even, so we have 2 numbers in the middle. چۆن میدیەن بۆ ژمارەیەکی جوو دەدۆزینەوە؟ وتمان دوو ژمارەکەوێتە ناوەڕاستەوە چیەکەین؟ مینەکەیان وەرئەگرین. مینەکەیان چۆنە دۆزینەوە؟ 17 plus 19 divided by 2 equal to 18. تۆ توانی ئەم دوو ژمارەیە کۆکەی تۆ پاشان دابەشی دووکەی و ئەشتوانی بزانین لە بینی ژمارە 7 و 18 لە بینی ژمارە 7 و 19 18مان هەیە. ئەمە چی بوو کە دۆزیمانەوە؟ lower quartiles. و وتمان چی؟ وتمان میدیەن بۆ upper half ئەبێ بە چی؟ ئەبێ بە upper quartiles. وتمان چەند ژمارەیە؟ 4 ژمارەمان هەیە کە چین کە upper halfن. چۆن میدیەن بۆ 4 ژمارە دۆزینەوە؟ لە دەرسی پێشوا خوێندمان بان دوو ژمارەکەوێتە ناوەڕاستەوە لە بەرۆی ئیڤنە کەواتە upper quartiles بەم شێوەیە ئەدۆزینەوە. man take the mean of 2 middle number 26 plus 28 divided by 2. man دەتوانین کۆی بکەینەوانێ دوایی بە long division شیکاری بکەین و ڕێگەیەکی ئاسانتریش چ ژمارەیەکەکەوێتە بینی 26 و 28ەوە 27 and find the least and greatest value. وتمان وە بچووکترین ژمارە و گەورەترین ژمارەش دەدۆزینەوە کە بریتیە لە چی؟ ئەمەیان least value کە بریتیە لە 7 و ئەمەشیان چییە؟ و ئەمەش بریتیە لە گەورەترین ژمارە. بەم شێوەیە دوای دۆزینەوەی ئەم بەهایانە جا چیەکەین؟ draw a number line. لاینی ژمارەکان ئەکێشین بەم شێوەیە و پاشان چی ئەکەین؟ plot a point for each value و چەند پۆینتی هەموو ئەو بەهایانە کە دۆزیومانەتەوانێ دروستیەکەین بەم شێوەیە. بۆ نمونە یەکەم ڤالو کە دۆزیمانەوە چی بوو؟ ژمارە 7 بوو 17. بەم شێوەیە پۆینتی بۆ دروستەکەین. دوای ئەوە ژمارە 18 پێویستە ڕێکی پۆینتەکەی پێش خۆی بێ. and we have 21. We have 27 and 29. بەم شێوەیە پلۆتی
پۆینتەکان ئەکەین. پاشان چی ئەکەین؟ دەست ئەکەین بە دروستکردنی وێنەکەمان. Draw a box from the lower to upper quartiles. بۆکسێک دروست ئەکەین لەکوێوە بۆ کوێ؟ لە lower quartile بۆچی؟ بۆ upper quartile. بەم شێوەیە. And inside the box draw a vertical line through the median. وەلە ناوەڕاستی بۆکسەکەمانە لاینێکی ستونە کێشین کە بەکوێیە بڕوە؟ بە میدیەنە. And draw the whiskers from the box to the least and largest value. و پێویستەکە لە بۆکسەکەوە ئەم هێڵانە کە ئەیکەین پێی ئەوترێ ویسکەر. هەر ناوی پلۆتەکەشمان بەو شێوەیە. لە بۆکسەکەوە بە بچووکترین بەها و گەورەترین بەها دەگەێنین. بەم شێوەیە وێنەکەمان بۆ دروست دەبێت. زۆر باشە. ئێستاش پێشەوەی دەست بکەین بە ئێگزامپڵی دووەم پێویستە پێناسەیەک بزانین کە چییە؟ Interquartile range is the difference between the lower and upper quartiles. بریتیە لە چی؟ لە جیاوازی نێوان نزمترین و بەرزترین چواریەک. ئەگەر بیرتان بێ وتمان range is the difference between the smallest and largest number. range بەتەنیا بریتیە لە جیاوازی نێوان بچووکترین ژمارە و گەورەترین ژمارەت. بەڵام interquartile range بریتیە لە دووری نێوان lower و upper quartile. or the length of the box in the box and whisker plot. ویان بریتیە لە چی؟ درێژی بۆکسەکەمان چەندێک بێت؟ ئەمە ڕێنجی ئەمە ئینتەرکوارتایل ڕێنجەکەمانە. زۆر باشە. ئێستاش example 2. Comparing box and whisker plot. جیاوازیکردن لە نێوان وێنەی ڕوونکردنەوەیەکانی box and whisker. The box and whisker plot below shows the distribution of the number of fish caught per trip by two fishing charters. ئەم وێنەیە چییە؟ بریتیە لە جیاوازی نێوان ژمارەی ڕاوکردنی ماسیەکان لە هەر گەشتێکدا کە لەلایەن دوو کۆمەڵەوە کراون کە ئەلڕافیدەین و دیجلەیە. و چەند پرسیارێکی لێ کردوین لەسەر ئەمە بۆ بەراوردکردنی ئەم دوو وێنەیە. پرسیاری یەکەم ئەڵێکی which fishing charters has greater median. کام لەم دوانە گەورەترین ناوەڕاستەی هەیە. ئەگەر سیرکەین ناوەڕاستەی ئەمە نزیکی 54 و ناوەڕاستەی ئەمە نزیکی چەنەیە؟ لە 50 زیاترە 51. نەگەشتون بە 55 چیان کەواتە ئەم 54. هی ئەلڕافیدەین گەورەترە لە هی دیجلە. So the median number on Al-Rafidain is nearly 54. is greater than the median on Dijla, which is 51. پرسیاری دووەم ئەڵێ which fishing charter has greater interquartile range. کام لەم دوانە گەورەترین interquartile range هەیە؟ وتمان interquartile range چییە؟ is the length of the box. درێژی بۆکسەکانمانە. ئەگەر سیرکەین لێرەیە Al-Rafidain has a longer box. بۆکسەکەی Al-Rafidain گەورەترە. So it has greater interquartile range. کەواتە interquartile rangeەکەشی گەورەترە. و پرسیاری سێم ئەڵێ which fishing charter appear to be more predictable in the number of fish that might be caught on a fish trip. پێشبینی ئەکرێت کە کام لەم دوو کۆمەڵەیە زۆرترین ماسی بگرێت لە گەشتێکی ماسی گرتندا. بێگومان کامەیان ڕێنج و ئینتەرکوارتایل ڕێنجی کەمتر بێت ئەمە زۆرترین ئەگرێت. بۆچی زۆرترین ماسی ئەگرێت؟ لەبەرەوەی ڕێنج واتە جیاوازی نێوان ژمارەکان. کە ڕێنج کەمتر بێ کەواتە کەمترین گۆڕان هەیە لە داتاکانیان کەواتە زۆرترین ئەگرێت. کەواتە ویسەی زات the range and interquartile range are smaller for Dijla charters, which means that there is less variation in the data, so the number of fish caught on Dijla is more predictable. کەواتە بەم شێوەیە وێنە ڕوونکردنەوەییەکان بەراورد دەکەین.
و هەروەها خوێندکاران ئێکسەرسایزەکان پێیج 160 هۆمۆرکە هەتا ژمارە 9 ژمارە 9شی کار مەکەن.